ئەمڕۆ نیشن لیگ گەردەگرێت و تیمێکی گەورەی تۆپی سەرمێزی کرماشانیش لە هەولێرن. ئەم کاتتان باش. لە یاریەکەی ئینگلتەرا و ئێرلەندا لە نیشن لیگ کە شەوی ڕابردوو لە دیبڵنی پایتەختی ئێرلەندا کرا، شتێکی زۆر سەیر و خۆش ڕوویدا. کابرایەکی کەتەوزل درێس و شۆرتی هەڵبژاردەی ئینگلتەرای لەبەرکرد بوو، هاتە ناو یاریگە و لە تەک یاریزانانی ئینگلتەرا وەستا و خۆی وەک یاریزانانی تیپەکە دەرخست. لەگەڵ یاریزانەکان خەریک بسرودی نیشتمانی ئینگلتەرا بڵێتەوە و دیارە بەنیاز بوو یاریش بکات. بەڵام پیاوانی ئاسایشی یاریگە سەیریان کرد ئینگلتەرا بە 12 یاریزانەوە هاتۆتە ناو یاریگە و کابرای قەڵەویان ناسیەوە و قۆڵیان گرت و ڕێک بردیانە دەرەوە یاریگە. ئەوەی سەیر بوو، کابرا ناڕازیش بوو، دەیگوت بەرم دەنکا کە من یاریزانی ئینگلتەرام. یاریەکەی ئینگلتەرا و ئێرلەندا بە 2 گۆڵی بێوەڵام لە سوودی ئینگلیزەکان کۆتایی هات. ئەمڕۆ یەکشەممە ڕکابەریەکانی نیشن لیگ بۆ هەڵبژاردنەکانی ئەوروپا درێژەی دەبێت و چەند یاریەکی دیکە لە گەڕی دووەم بەڕێوە دەچن. یاریەکان لە دوو کاتی جیاوازدا دەکرێن، کات ژمێر 7 چەند یاریەک بەڕێوە دەچن و بەهێزترینیان یاری دانیمارک و سربیایە، هەروەها یاری ئیرلەندای باکوور و بۆلگاریاش دەکرێت. یاریەکانی کاتژمێر 9:45 خولەک بەهێزترین و پورتوگال ڕووبەڕووی سکۆتلەندا دەبێتەوە و ڕۆناڵدۆش دەیەوێت بەربەستی 900 گۆڵ ببڕێت و بەم تەمەنەوە ناوەستێت. هەروەها ئیسپانیای پاڵەوانی یۆرۆ ئەرکی قورسە کاتێک ڕووبەڕووی سویسرا دەبێتەوە. یاریەکی دیکەش هەیە و بەهێزە کاتێک کرواتیا و پۆڵەندا ڕووبەڕوو دەبنەوە. وەسعی ڤینیسیۆس جونیۆر لە ئیسپانیا و ریال مەدرید باش نییە و پێناچێت بۆ ماوەیەکی زۆر لە یانەی شاهانە بمێنێتەوە، بە تایبەتی دوای لێدوانەکانی ئەم دوایەی لەبارەی ڕەگەزپەرستی لە ئیسپانیا کە داوای کرد ئەگەر بارودۆخی ڕەگەزپەرستی ئیسپانیەکان چاک نەکرێت مافی میوانداری مۆندیالی 2030 لە ئیسپانیا وەربگیرێتەوە. ئەو قسانە ئیسپانیەکانی تووڕە کردووە، تەنانەت هەندێک لە یاریزانە ئیسپانیەکانی یانەکەی خۆی و خودی سەرۆکی یانەکەشی بۆیە میدیای ئیسپانیا ئاماژەی بەوە دەکەن سەرۆکی یانەی ریال مەدرید بیر لەوە دەکاتەوە هاوینی داهاتوو ڤینیسیۆس بەڕێ بکات، بە تایبەتی کە دەگوترێت لەگەڵ ئێمباپێش لە ناو یاریگە ناگونجێن. میدیای ئیسپانیا ئاشکرایان کردووە پێرێز چاوی لە گواستنەوەی هالاندە بۆ مەدرید، بۆیە دوور نییە دەستبەرداری ڤینی ببێت و خۆی لە گۆڵ، کێشە و جەماوەر و میدیای ئیسپانیاش بکاتەوە کە بەهۆی یاریزانە بەرازیلیەکە زوو بەڵایەکی نوێی بۆ پەیدا دەبێت. شاندێکی گەورەی یاری تۆپی سەرمێزی شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەولێرن و مەشق و یاری دەکەن. بڕیارە پرۆتۆکۆلێکی وەرزشیش لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش واژۆ بکەن. ئومێد فاڕۆق سەرۆکی لقی هەولێری فیدراسیۆنی تێنسی عێراق بە 1964 وت شاندەکە 20 یاریزانی لاو، ڕاهێنەر و کارجێر، هەروەها جێگری بەڕێوەبەری گشتی وەرزشی شاری کرماشان و سەرۆکی فیدراسیۆنی تێنسی شارەکەی لە خۆ گرتووە و لە ڕۆژی 5 ئەم مانگەوە هاتوون. ئاماژەی بەوەشدا پێشتر تیپی تۆپی سەرمێزی هەولێر لە کرماشان میوانداری کراون و ئەم جارەش هەولێر ئەوانی میوانداری کردووە. هەروەها کوتیشی لە 2 ڕۆژی کۆتایی سەردانی شاندەکە پاڵەوانیەتێکی دۆستانە بۆ 2 ڕۆژ ڕێک دەخەین بە بەشداری یاریزانانی هەولێر، هەروەها هەردوو لاش خۆیان بۆ پاڵەوانیەتێکی نێودەوڵەتی ئامادە دەکەن کە 24 ئەم مانگە لە شاری دەمامی سعودیا دەست پێ دەکات. هاوکات ئەمڕۆ سەرۆکی شاند و تیمێک لە ڕاهێنەران و ستافەکە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی وەرزشیان کرد و لەگەڵ سەردار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی وەرزش کۆبوونەوە. بە پێی زانیاریەکانی 1964 کە لە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش دەستی کەوتووە، هەرێمی کوردستان و وەرزشی شاری کرماشان پرۆتۆکۆلێکی وەرزشی بەم زوانە واژۆ دەکەن. خواتان لەگەڵ.